جارێکی دیکە ململانەکانی نێوان پارتی وێشێتی دۆخی هەرێمی خستۆتە تەنگژەیەکی نوێوە. هاوڵاتیان ڕۆژانە گوێبیستی دەیان جۆ ڕۆژداری وەڕەشە دەبن کە بەرپرسانی ئەو پارتانە بەرامبەر یەک دەیڵێنەوە. پاڤڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتێکیدا کە ماڵپەڕی عێراق ئۆیل ڕیپۆرت لە ماڵی ئیمام جەلال لە بەغدا لەگەڵیدا سازی داوە ڕایگەیاندووە لە غیابی هاوبەشێک لاولێر پێدەچێت هەماهەنگی لەگەڵ بەغدا زۆر سەرنجڕاکێشتر بێت. تاڵبانی دەڵێت دەمەوێت بەشدار بم لە بڕیارە استراتیژیەکانی پەیوەست بە کەرتی و زەلارێم، بەڵام پارتی دیموکراتی کوردستان ڕکابەرە سیاسەکانی لەو پرۆسەیە دوورخستۆتەوە. لە دوای دەستپێشخەری حکوومەتی هەرێم بۆ فرۆشتنی نەوت باشەوەی سەربەخۆ و هێنانە پێشەوەی بیرۆکەی ئابووری سەربەخۆ لە کابینەی حوتەمدا پەیوەندیەکانی هەولێر و ناوەند لەو پەڕی ناجێگیریدان و وڵایی قەیرانی داراییش خەریکە وڵاتیانی هەرێم دەخنچێنێ. یەکێتی نیشتیمانیش کە شەریکە بەشی پارتیە خۆی لە بەرپرسیارەتی کێشەکان بێبەری دەکات. لە پاش دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیشەوە بە سەرۆکاتی مەسرور بارزانی پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی گەیشتوونەتەوە پەڕیخراپی و ماوە بەرپرسانی هەردوولا لە سەراسی فەرمی و نافەرمی شیر و تیر لە یەک دەسوون. پاڤڵ تاڵبانی کە ماڵپەڕەکە بەدەسەڵاتداری پارێزگای سلێمانی ناوی بردووە دەڵێت تێناگەم بۆ بێ حەز بە کارکردن لەگەڵ بەغدا نەکەم، بەنا بەسرە خۆی هەزار جار دەوڵەمەندترە لە هەموو هەرێمی کوردستان. سەرۆکی یەکێتی ڕاشی گەیاندووە حکوومەتەکەی مەسرور بارزانی زۆر جیاوازە لە حکوومەتەکانی دیکە، زۆر بە سیاسی کراوە و دەژڵێت با دیفاکتۆ ئەو دۆخی هەرێم کە ئێمە تێیداین لە ڕاستیدا دوویداریە. کێبڕچێ و ناکۆچەکانی پارتی وێژێتی لەسەر نزمی ئاستی خزمەتگوزاری و پرسی خۆشگوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شەرەفمەندانە نین، بەڵکو باشکرا ڕای دەگەێنن گرفتی ئەوان لەسەر فرۆشتنی نەوت و غاز، شێوازەکانی کۆکردنەوەی باج و ڕسومات و چۆنێتی و چەندێتی دابەشکردنی داهاتەکانە بەسەر ناوچە جیاوازەکاندا. ئەمە شوێندەی دیکە و ڕاستیە دووپات دەکاتەوە. خەیاڵدانی ئەم دوێزە تەنیا پارە و مادەی تێدایە و ئەوەی هەوڵی بۆ دەدەن پڕکردنی قاسە و ژێرزەمینی خۆیانە، لەم پێناوەشدا ئامادەن تەواوی خاک و خەڵکی کوردستان بکەنە قۆچی قوربانی.